مارکێتێک دانێرکەی بە 150 دینار دەفرۆش. پێشترێ تەبەقە بە 3000 بوو، ئێستا بیتە 6150. براجان هۆکاری گرانبوونی هێلکە چییە؟ هۆکاری گرانبوونی هێلکەی دەگەڕێتەوە سەر هەناردەی دەرەوەی بازاڕەکانی کوردستان دەکرێت بۆ نمونە بەغدە، نەجەفا، کەربەلایە و زائیدەنیش داواجینەکانی تاجیان کەم بووە، پێرانەگا بۆ هەرێمی کوردستان بەخشێتەوە و عەلەفیش گران بووە. هەیە دەرێ لەبەر عەلەف گران بوونەوە، هەیە دەڵێ ئەوانە هەناردەی دەرەوەی بازاڕەکانی کوردستان دەکرێت، هەیە دەڵێتەن پێڕان ناگاتن. هۆکارەکەی دەگەڕێتەوە سەرەوە بابەتانە. باشە لە کۆگاکان وای کردووە کە خەڵک کەم بکڕێتن هێلکەی؟ طبعا خواستێکی کەمیە سەر ئێستا تەبەقەی هێلکە بیتە 6150 دینار. مارکێتێک دانێرکەی بە 150 دینار دەفرۆش. 4000 طبقه 6000 ڕوبعەکە. پێشترێ تەبەقە بە 3000 بوو، ئێستا بیتە 6150. ئێستا یەک بە خۆما ئێستا فرۆشتنی هێلکەمان ڕاگرتێ لە بۆی سعرەکە گرانە. ئەوە وای کردێکەوە خەڵک کەم هێلکە بکڕێ؟ هەر ئەو سێ ڕۆژەی خواستێکی زۆر کەم بووە، یعنی ئەوی دێتن دەرێ کاکە لۆ گران بووە، ئەمەش دەبیت جواب دەینەوە دەرێن کاکەوە عەلەف گرامە یان دەرێن کاکە ڕەوانی دەرێ دەکرێتن و ئێستا کارتۆنی چەندی هاتوو دەسەر؟ ئێستا کارتۆنی تقریبان 12-13 هزاری هاتە سەری بە ماوەی هەفتەچی. مانگێک پێش ئێستا بە چەند بوو؟ مانگ پێشتا بە 48 و 49 هاتە 50 بوو. ئێستا ئەمڕۆ بە چەندە؟ ئەمڕۆ بە 74. یعنی هەر تەبەقەی 6000 دەوەستێ؟ طبقەی 6450 ئەمە دەفرۆشن. مارکێتەکانیش هەتا 6 و 7000. زۆربەی مارکێتەکان ڕایگرتە دەرێ نافرۆشن چکە سعرەکەی گرانە، خەڵک ناکڕێت.